ئێوارەتان باش بینەران و بیسەرانی رادیۆی کوردستان 24 من دکتۆرە سارا موحسینم لە بەرنامەی مێتاڤێرسەوە هەموو ڕۆژانێکی سێشەممە کاتژمێر 5 ئێوارە لەگەڵتانە بم بۆ قسەکردن لەسەر جیهانی سۆشیال میدیا بە شێوازێکی بابەتیانە و زانستیانە، سۆشیال میدیا و لێکەوتەکانی و هەموو ئەو کاریگەریانەی کە لەسەر جیهانی مرۆڤایەتی دروستی کردووە، گفتوگۆ و وتووێژ و هەروەها شەنوکەوی ئەم بابەتە ئەکەین. سەرەتا و پێش ئەوەی کە تەوەری ئەمڕۆ بخەمەڕوو پێم خۆش بوو ناوی بەرنامەکەتان بۆ شی بکەمەوە بە پێویستی ئەزانم کە هەموو لایەکمان بزانین مەبەستمان لە چییە لە مێتاڤێرس، بۆچی ئەم بەرنامەیەمان ناوناوە مێتاڤێرس و ئامانجی مێتاڤێرس چییە. هەڵبەتە ئێمە دەزانین کە سۆشیال میدیا بە شێوازێکی گشتی بەدەر لەوەی کە پێویستیەکی حتمیە لە ژیانی ڕۆژانەی هەموو تاکێکی کۆمەڵگە جیاوازەکان لە سەرتاسەری دنیادا بەڕێزان، لەگەڵ ئەوەشدا دەتوانین بڵین کە کۆنتڕۆڵی کاریگەری و کۆنتڕۆڵی بیرروڕا و کۆنتڕۆڵی بیر و بۆچوون و کۆنتڕۆڵی بڕیار و هەڵسوکەوتمانی کردووە. هەر ئەمە وای لە مارک زوگەربێر کە یەکێکە لە دەوڵەمەندەکانی جیهان و خاوەنی کۆمپانیای فەیسبووکە کە ئێستا بۆتە مێتا، تموحی زیاتری هەبێت و ئەم کۆمپانیا گەورە زەبەلاحە ناو بنێت بە مێتا. مێتا لە وشەی یەکەمی مێتاڤێرسەوە وەرگیراوە بە واتای مەودادێت کە وشەیەکی گریکی کۆنە. مێتاڤێرسیش وەکو ئەوەی کە چەندین ناساندنی بۆ کراوە، بەڵام لە سادەترینیانە بۆ ئەوەی کە ئێمە بە تەواوەتی لەم دەستەواژەیە تێ بگەین، مێتاواتە جیهانێکی خەیاڵی دروست کراو. هەروەکو خاوەنی ئەم تەکنەلۆجیا گەورەی مێتاڤێرس دەڵێت ئەتوانی هەموو ئەو شتانەی کە لە ژیانی واقعیە هەیە لە مێتاڤێرسا بەرجەستەی بکەی، بەڵام بە شێوازێکی وەهمی. هەموو ئەو شتانەی کە هەیە لەم جیهانە خەیاڵاویەشدا هەیە، ئەتوانی پراکتیزەی یاخود بەرجەستەی چەندین ئەزمموی جیاواز بکەی بە بەکارهێنانی ئەو عینەکەی کە زۆر جار تەماشای فیلمەکانمان پێکردووە کە پێی ئەوترێ سێمەودا، واتە سێدووری، چکە هەر خۆی مێتا واتە مەودا. لە ڕێگەی ئەم عینەکەوە تۆ ئەتوانی بەرجەستەی هەموو هەستەکانی خۆت بکەی، واتە فەزایەکی تەواو گریمانەی، فەزایەکی تەواو ئەلکترۆنیە. ڕاستە ئێمە لە سۆشیال میدیا بە تایبەتی لە ماوەکانی ڕابردوودا و لە ساڵانی ڕابردوودا بەهۆی تەشەنەکردنی ڤایرۆسی کۆڕۆناوە زۆربەی سێکتەرەکانی ژیان بوونە ئەلکترۆنی و لە ناویدا خوێندن، بەڵام تەنیا هەستێک کە ئەیتوانی بەرجەستت بکات هەستی بینین بوو. پێچەوانەی مێتاڤێرسە لە مێتاڤێرسا لەبەر ئەوەی کە زانستی ئەلکترۆنی و هەروەها زانستی فیزیکی تێکەڵاوە بێ، تۆ بە شێوازێکی مەجازی ئەڕۆیتە ناو ئەم جیهانەوە کە هەموو هەستەکانی خۆت لەوێ بەرجەستە ئەەکەی. هەر بۆیە مارک زوگەربێرگ تەنیا ڕواڵەتی هەوڵی نەداوە کە ناوی کۆمپانیاکەی بگۆڵێ، بەڵکو ئامانج و استراتیجیەتێکی زۆر گەورەی لە پشتە. یەکێک لەو ئامانجە گەورانە ئەوەیە بەڕێزان، هەر خۆی مێتاڤێرس، من ئامانجی سەرەکی ناونانی بەرنامەکەم ئەوەیە کە مێتاڤێرس بە بۆمبی سەدەی 21 ئەژمار دەکرێت، وەرچەرخانی ئابووری لێرەوە دەست پێ ئەکات. هەڵبەتە ئامانجی سەرەکی مارک زوگەربێر کە خاوەنی فەیسبووکە ئەوەیە کە هەموو ئەو بابەتانەی کە لە ژیانی ڕۆژانە تا هەیە، وەکو بازارکردن، شۆپین، یاریکردن، تەماشاکردنی یاری، چوون بۆ یاریگا و شتگەلێکی تر، هەمووی لێرە بەرجەستە ئەبێت، چکە هەموو هەستەکانت کارەکە. ئامانجی یەکەمی هەڵبەتە بازرگانیە، بەڵام کۆمەڵێک هۆکاری تر بەڕێزان لە پشت ئەمەوەیە. ئێمە ڕاستە ئەڵین فەیسبووک ئێستا مقارنەتەن بە تۆڕەکانی تر زۆرترین بەکارهێنەری هەیە، بەڵام ڕۆژانە بەکارهێنەری کەمی کردووە. کۆمەڵێک تۆڕی ترت هەیە کە کێبڕکێ ئەکەن لەگەڵ فەیسبووکە. ئەمە لەلایەکی تر ئێمە ئەزانین لە چەند مانگی ڕابردوو لە ساڵانی ڕابردووشدا فەیسبووک ڕوبەڕووی چەندین کێشەی تەکنیکی بووەتەوە بە بەراورد لەگەڵ تۆڕەکانی تر زۆربەی کێشەی تەکنیکی هەبووە. ئەمە جگە لەو کاریگەریە
سلبیانی لە پاڵ ئیجابیەکانە هەیەی هەموو ئەمانش لە پاڵ ئامانجە سەرەکیەکەیە دەتوانین بڵین هۆکار بوون کە وای لە خاوەنی کۆمپانیای فەیسبوک کرد کە هەنگاو بنێت بەرەو مێتاڤێرس. کەواتە مێتاڤێرس چییە؟ جیهانێکی خەیاڵی دروستکراوە هەستەکەی لە ژیانی واقعیدای بەڵام بە شێوازێکی وەهمی لە ڕێگەی ئەو عینەکانەی کە پێی ئەوترێ عینەکی سێمەودا یاخود عینەکی سێدووری کە ئینگلیزیەکەی VR واتە ئەدباتە ناو جیهانێکی تەواو خەیاڵاویەوە. بەتەنیا هەڵبەتە فەیسبوک هەوڵی ئەمەی نەداوە بەڕێزان، کۆمەڵێک کۆمپانیای دیکەش لە پاڵیا هەوڵیانداوە و لە چەند هەفتەی ڕابردوودا پلانی خۆیان ئاشکرا کردووە، لەوانە گۆگڵ، لەوانە مایکرۆسۆفت، لەوانە ئەپڵ، کە ئەسڵەن مێتاڤێرس بە ئینتەرنێتی داهاتوو واتە بە ما بعد الئینتەرنێت ئەناسێنن. بۆ قسەکردنی ئەم بابەتە بە شێوازێکی بەرفراوانتن و شیکردنەوەی تەواوی ڕەهەندە جیاوازەکانی ئەم بابەتە ئەمڕۆ پێمان خۆش بوو کە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هەردەوان مەحموود نەقشبەندی بکەین کە بەڕێزیان پرۆفیسۆری یاریدەدەرن و پسپۆڕن لە بواری تەکنەلۆژیا و میدیای نوێ و لە ناویشیاندا تۆڕە کۆمەڵایەتیەکان، هاوکات بەڕێزیان مامۆستان لە بەشی ڕاگەیاندن لە زانکۆی سەلاحەدین. زۆر بەخێربەی مامۆستا هەردەوان. زۆر سپاس بۆ دەرفەتە سەرچاوان. من ئەو کاتانی کە قوتابی بووم لە مەسڕ ئەم خوێن هەمیشە پیانەوتم منەوەرە، جا هەر بەڕاستی تۆش ستۆدیۆ و شاشە و رادیۆی کوردستان 24 ڕووناکردەوە و بەخێر هاتی بە خۆتانەوە ڕووناک و جوانترە شار. زۆر سپاس دەکەین مامۆستا هەردەوان، وەکو جەنابتان گوێبیستی ئەو بیدایەتی بابەتەکە بوون کە وروژانمان ئێمە دەزانین سۆشیال میدیا بە شێوازێکی گشتی کاریگەریەکی هێجگار گەورەی بەجێهێشتووە لە ژیانی تاک و لە ژیانی کۆمەڵگەیە. ئایا بە بڕوای تۆ لەگەڵ هەنگاونانی سۆشیال میدیا بۆ جیهانی مێتاڤێرس لە ساڵانی داهاتوودا تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم کاریگەریەی ئێستایان ئەمێنێ؟ پێشەکی زۆر سوپاس بۆ ئەو دەرفەتە، پیرۆزبایی ئەو بەرنامە جوانەتان لێ یەکەم. هیوادارم بیسەران و ئەوانەی کە لە ڕێگەی پەیجی ڕادیۆی K24ەوە گوێبیستی ئەمە بن سوودمەند ببن لەو بەرنامە و لەو بابەتە. من هەر بۆ خۆم بەڕاستی هەڵبژاردننی ناوی بەرنامەکەت زۆر سەرنجی ڕاکێشام. پێم وایە لە هەڵبژاردننی ناوەکەیە هەڵبژاردنێکی زۆر باش و دروستان کردووە و ناوێکی زۆر باشتان هەڵبژاردۆ بۆ ئەو بەرنامانەی کە ئەتانەوێت لەسەر ئەم بابەتە قسەی لەسەر بکەن و دەستخۆشی لە تەواوی کارمەندان و ئەو بەڕێزاناکەم کە لە پشت ئەم بەرنامەوە ماندووە بن و هەوڵەدەن. لە ڕاستیە وەکەوەی کە بەڕێزیشت لە سەرەتای بەرنامەکەیان ڕوونت کردەوە، بە تێگەیشتنی من هەنگاونانی فەیسبوک و گۆڕینی بەرەو مێتا لەو سۆنگەیەوە سەرچاوە ئەگرێت کە فەیسبوک چیتر نەیەویست کە وەکو تۆڕێکی کۆمەڵایەتی کار بکە، لەبەرەوەی چالاکیەکانی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و زیادی کرد و بەرفراوان بوو. بەڕادەیەکەوە لە ماوەیەکی کەما فەیسبوک توانی ببێتە یەکێک لە تۆپتێنەکانی کۆمپانیاکان لە تەواوی جیهانە و لەسەر ئاستی جیهان و دامەزرێنەری فەیسبوک خۆشی ببێتە تۆپتێنەکان لە ڕووی کەسایەتی دەوڵەمەندەکان لەسەر ئاستی جیهان. بۆیە بە قەنەعەتی من بیرۆکەی گۆڕینی ناوی فەیسبوک بۆ مێتا لەوەیەوە سەرچاوە ئەگرێت کە چیتر مارک زۆکەربێرگ بەو سیاسەتی کە فەیسبوکی پێدامەزراندووە ناوێ بەو شێوە ئیش بکات، چونکە سەرەتای دامەزراندنی بیرۆکەی فەیسبوک ئەەکەم، بەڵام ڕەنگە بەشێکی زۆری ئەو بەڕێزانی کە ئێستا بینەر و بیسەرمانن واتیە بگەن ئەم ناوە تەنیا لە ڕواڵەت داگۆڕاوە بێ ئاگالەوەی کە ئەمە استراتیجیەتێکی زۆر گەورەی لە پشتە. من دروست ویستم ئەوە باس بکەم، چونکە لە بیدایەتە کە فەیسبوک دامەزرا، فەیسبوک تۆڕێکی کۆمەڵایەتی بوو پەیوەست بوو بە زانکۆیەکەوە بۆ یەکتر ناسینی قوتابیەکان و هەڵوگۆڕکردنی زانیاری لە نێوان. بەڵام دوایە
بەکارهێنەرەکان خۆیان ئەم ڕەوتیان گۆڕی یعنی تۆڕەکە مەبەستێکی تریتیا دروست بوو ئەوە بوو کە بەم دوایانە بوو بە تۆڕێکی سیاسی بوو بە تۆڕێکی هەموو بوارەکانی گرتەوە یعنی تۆڕێکی با بڵێن تەرفیهیە خەڵک بۆ خەندە و بۆ پێکەنین دێت تۆڕێکە مەسەلەن بۆ پێکگەیشتنی دێت بۆ پەیوەندیکردن و حتا تەنانەت لە هەندێک کاتیشار لە زۆربەی شوێنەکان و بەتایبەتیش لە دۆخی کۆرۆنایە وەکو تۆڕێکی فێرکاری بەکارهات زۆربەی زۆری ئەو کۆمپانیانەی ترکەوە لە مەجای با بڵێن سوشال میدیا کاریانە کرد فەیسبوک توانی بیان کڕێتەوە بۆ ئەوەی کە مارک زۆکەربێک بتوانێت بیکاتە کۆمپانیایکی کۆئۆپەرەیشن و بزنسەکەی فراوانتر بکە لەژێر ناوی فەیسبوکان نەیەتوانێ ئەمە بکات چونکە فەیسبوک تەنیا پەیوەست بۆ تۆڕە کۆمەڵایەتیەوە بۆی کە بیکا بە کۆمپانیایەکی فرە بازرگانی ئەوە بوو ناونیشانی مێتای بۆ هەڵبژارد کە ئێستا وەکو تۆڕێکی بازرگانی فراوە فەیسبوکەکار وەکو خۆی ماوەتەوە بەڵام بۆتە بەشێک لە مێتا و ئەکرێ ئەم بەشانە پەرەی پێ بدرێ و شتی تریشی بۆ زیاد بکرێت چونکە ئەوەی کە تۆ لە سەرەتای بەرنامەکەیە باست کرد ئەوەندەی من هەست بە استراتیژەت و کارکردنی مارک زۆکەربێرگەکەم ئەوەیە کە ئەو بە فیعلی ئەیەوێ کۆمەلگایەکی گریمانەی تەواو دروستکە کە هەموو گیان کۆ بکاتەوە هەموو گیان خود بدا لەناو تۆڕە ئەو گریمانەیەش لە ناو مێتاڤێرسا ئەبینیتەوە ئاجا من ویستم ئەو تەوزیحێ لەسەر ئەو شەی گریمانەیە بدەم من لێرە کاتێک کە تۆ باسی ئەو گریمانەیەت کرد شتێکم بیر هاتەوە لە فیلمی مایترێکسا کە ئەو کاتەی کارکتەری سەرەکی ناو فیلمەکە پرسیارەکە ئەچێتە ناو مایترێکسەوە ئەڵێ ئەمە چی ئێمە لە ناو دنیایەکی گریمانەیان ئەو کاتە ئەو کەسەی کەوا دامەزرێنەری مایترێکسەکە پرسیار لە کارکتەرەکە کە ئەڵێ بۆ بە قەنەعەتی تۆ دنیای ڕاستەقینە کامەیە دنیای ڕاستەقینە بریتە لە کۆمەڵە سیگناڵێکی کارەبایی کە مێشکی ئێمە درکی پێەکە بۆیە ئێستا تۆ تەماشاکە ئێمە ناوێنین کۆمەلگای گریمانی بەڵام بە فعلی کۆمەلگایەکی ڕاستەقینەیە من کاتێک کە تۆ لایشێکی دڵم بۆ ئەوکەی کاتێک کە تۆ ئیمۆجێکی گریانم بۆ دانی ئەو ئیحساسە لە هەمان ئەو هەستە بۆ من دروستە کاتێک کە مەسەن گوڵێکی لە کۆمنتێکا بۆ دائەنرێ تۆ ڕێک چۆن لە ڕاستیە دڵە بەوە خۆشە بۆیە من پێم وایە ئەم کۆمەلگای گریمانەی نییە بە فعلی کۆمەلگایەکی ڕاستەقینەیە و ئێستا مارک زۆکەربێرگ ئیش لەسەر ئەوەکە هەموو هەستە مرۆڤایەتیەکان تەرجەمە بکە بە شێوازێکی ئەلکترۆنیکی بەرجەستایی بکات بەڵێ جا هەر لەسەر هەمان نمونەی ئەو فیلمەی تۆ یەکێک لەو ڕۆمان نووسە جیهانیانە کە خەڵکی ئەمریکایە ناوی نیل ستیڤانسۆنە زیاتر ڕیوایەکانی خۆی لە بواری زانستی خەیاڵیە ئەبینێتەوە مامۆستا هەردەوان باوەڕەکەی لە ساڵی 1992 ڕۆمانێکی نووسیوە حەزەکەم بیخوێنی تۆ تێکشکانی بەفر لەم ڕۆمانە ئاماژەی بەم قسەی جەنابەت کردو کە لەم فیلمایە ئەڵێ لە داهاتوودا هەمومان وەک جیهانی مێتاڤێرسەژین لە ساڵی 1992 ئەم قسەی کردووە بیریشمان نەچێت لە ساڵی 60ەکانیشە بە هەمان شێوە کەسێکی تر کە خەڵکی بەریتانیا بوو ئەویش بە هەمان شێوە ئافرەتێکی ڕۆمان نووس بوو ناوەکەیم بەبیر نییە بۆی بە غەڵەتی نەیڵێم بەڵام بە هەمان شێوە لە 60ەکانی سەدەی ڕابردوو باسی لەوە کردووە کە لە داهاتوودا میدیایەک دروستە بێت کە خاوەنددارێتی نییە هەر یەکێک لە ئێمە ئەتوانێت مینبەرێک بێت بۆ ئەوەی کە ئاڵوگۆڕی زانیاری بکات میدیا دەکاتە دوو ئاراستە لە چرکە ساتە هەواڵت پێ ئەگا هەز ناکەی ئەم پێشبینیانە خەریکە هەمویان دەچنە بواری جێبەجێ بەدڵنیایەوە من بەداخەوە خوێنەری ئەو بابەتە نەبووم کە باست کرد هەوڵەدەم دەسم کەوێ بیخێنێرم لە لام هەیە سپاس دەکەم چونکە من لە ساڵی 2000ەکانە بەڕاستی کە فیلمی ماترێکسم بینی بۆ یەکەم جار کە ئەو پرسیارەی کرد فعلا ئەو پرسیارە لای منیش دروست بوو بۆیە لەو کاتێک کە تۆ لە سەرەتای بەرنامەکە ئەوانەت ڕوون کردەوە مێشکم یەکسەر چوو بۆ لای ئەو بابەتی کە لە فیلمی ماترێکس ئاماژەی پێکراوە ڕەبتم کردەوە بە بەو گۆڕانکاری و ئابدەیتانی کە لە فەیسبووکە ڕوەدا تۆ ئەگەر سەرنج بدەی هەموو کارەکان و ئابدەیتەکانی فەیسبووک کە ڕووی داوە تەرجەمەکردنی هەستەکانە بۆ جۆرێک لە دەربڕینی ئەلکترۆنی یعنی ئێستا وای لێ هاتووە دەربڕینی ئەلکترۆنی بەڕادەیەک کاریگەری هەیە ئێستا بۆتە بەشێکی دانەبڕا و لە ژیانی هەموو کەسێک بەڵام مامۆستا هەردەوان یەک شتیشمان بیر نەچێت هەر خۆی بەشێکی زۆری پسپۆڕانی بواری سوشال میدیا ئاماژە بەو کاریگەریە بێشوماری تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەن کە ئەڵێ بەداخەوە بەشێکی ئەم کاریگەریە دەرهاویشتەی نەرێنی هەبووە لەسەر ژیانی مرۆڤایەتی بنمونە بە ئێمە هەندێک لایەنی واقعی باسکەین ئیتر تا چەند ئەمە دەبێتە لایەنی ئەرێنیان نەرێنی ئەمە دوجار ئەو کەسانەی کە بەسەریانە جێبەجێ ئەبێ حکمی ئەمە ئەیەن بەڵام با من و تۆ زانستیانە قسەی لەسەر بکەین
بەشێکی ئەم کاریگەریە دەبێتە دەرهاویشتەی نەرێنی ئەمە ڕای پسپۆرانە کە من تا ڕادەیەک لەگەڵیان بنمونە ئێمە پێش بۆ نمونە ساڵی پار و پێرار و حتا جەنابەت پێم وایە جارێک پۆستێکت کرد لەسەر نامەی ئەلکترۆنی لە بۆنە تایبەتیەکانە کە سەردانیکردن نەماوە دابڕانی کۆمەڵایەتی دروست بووە ئێمە ئەزانین مامۆستا هەردەوان تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیوەندی کۆمەڵایەتیەکانی بەرفراوان کردووە بەڵام ڕۆحی پەیوەندیەکانی کشتووە بۆ نمونە سەردانکردن لە بۆنە کۆمەڵایەتیەکانە نەماوە بۆتە نامەی ئەلکترۆنی ئەزانی لە مێتاڤێرسا چی لێیە لە مێتاڤێرسا تۆ بەخۆ لە ماڵی خۆت دانیشتویت و سەردانی دۆست و ئازیزانت دەکەی بە شێوازێکی فیزیکی هەز ناکەی ئەمە لایەنێکی نەرێنیە هەر بە فعلی ئێستا وای لێ هاتووە من پێشتر ئەو بۆ چوونانم هەبوو بەڵێ زۆر پێم وابوو کە یەکێک لەواتە لەگەڵ بۆ چوونەکانی خۆتی یان ئێستا ڕایکی پێچوانە ڕای پێچوانە نییە بەس تێگەیشتێکی تازەترم هەیە بۆ چکە من ئەو کاتە کە ئەو سەرنجانم هەبوو بەڕاستی من یەکێک بووم لەوانەی کە وابەستە بووم بە هەستە فیزیکیە حەقیقیەکانەوە پێم وابوو ئەم هەستانەی فەیسبوک هەمووی وەکو لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەت پێکرد هەستێکی گریمانەیە و ڕاستەقینە نییە بەڵام بەقوڵ بوونەوە بەورد بوونەوە کە خۆم بەکارهێنەرێکی ڕای جیاوازت هەیە ئەخر لەبەرەوەی ناڵم من خۆم بەکارهێنەرێکی فەیسبوکم یعنی من پێم وابوو کەسێک بێ سەردانم بکە اینجا زۆرترین تۆڕ کە بەکاری هێنی فەیسبوکە فەیسبوک یەکێکە لەو تۆڕانەی لەبەرەوەی کە من فەیسبوک بۆتە سەکۆیەک بۆ من کە کۆنتاکتم هەبێت لەگەڵ هاوڕێکانمە لەگەڵ قوتابیەکانمە و لەگەڵ بەشێکی لەو سەرنجانەی خۆم کە ناتوانم لە دەستگایەکی میدیای فەرمیەوە بیخەمەڕوو لە ڕێگەی ئەکاونتەکەی خۆمەوە بۆ سناپچات بەکار ناهێنی هەستەکەم سناپچاتت نییە مۆزوعی سناپچات بالمناسبە زۆر حەزەکەم ینی هەر ڕاستەوە خۆش ڕسمێ بگرین بۆی لە سناپەکە دای بنێم من یەکێکم لە بەکارهێنەرە ئەها لە کوردەواری خۆمانە ئەڵێ سەرسەختەکانی سناپچات اینجا سناپچات کۆمەڵێک فلتەری هەیە ئەکید ئاشنای فلتەرەکانی و من ئاڵوودەی فلتەرەکانیشم نازام هی ئەوەیە سۆشیال میدیا کەسایەتیەکی تری پێبەخشیوین حەزەکەین فەیسی دۆممان پیشان بین یاخود چییە ئەوەی کە دەستخۆش بێ ئەوەی کە پرسیارەکە کە من بۆچی سناپچات بەکار ڕاستێکی ئەترسم بەکارهێن ینی بچمە ناو هەر تۆڕێکی کۆمەڵایەتیەوە یان هەر ئەپلیکیشن مەسیجێکەوە کاتێکی زۆر زۆری پێویستە چونکە تۆ بتێوە نەتەوێ کاتێک ئەڕۆیتە هەر یەکێک لەم تۆڕە کۆمەڵایەتیانە بازنەی پەیوەندیەکانە فراوانە بێ ینی تۆ ئێستا تەماشا بکە لە جیهانی ڕاستەقینە ئەوەی کە من بۆیە ئەڵێم ئەو زۆر جار لە نێوان دوو کەوانەیە چونکە من هەر پێم وایە جیهانی فەیسبوکیش جیهانێکی ڕاستەقینەیە بەڵام بەو تێگەیشتنە چونکە هەردووکی ڕاستەقینەیە لەبەرەوەی کە تۆ هەمان ئیحساس و هەمان هەستت پێ ئەبەخشێ وەکوتیشم مادەم کە ئەم هەستکردنە سیگناڵێکی کارەبایی و مێشکی ئێمە ڕێکۆگنایزیەکەوەی ناسێتەوە چۆن لە ڕاستەقینەیە من کەسێک سڵاوێکم لێ بکە دڵخۆشە بم بە هەمان شێوەش کاتێکە لە پۆستێکی فەیسبوک ما کەسێک دەستخۆشیم لێکە هەمان هەستم پێدا بەڵام یەک لە گرفتەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە من ئەتوانم ئەگەر لەویا وەک گرفتێک ئەمەیان تەماشا بکەین ئەوەیە کە تۆ بڕۆیتە ناو هەر تۆڕێکی کۆمەڵایەتیەوە بازنەی پەیوەندیەکانت فراوانتر و فراوانتر و فراوانترە بێت ئەو کاتێک کە بازنەی پەیوەندیەکانیشت فراوانە بێت تۆ بەرپرسیارەتیەکت دێتە سەرشان کە ئەبێ فریای و دەرفەتی خۆت بدەی بەو بازنە پەیوەندیانی کە دروستێکی یعنی ناکرێت تۆ مەسەرەن لە فەیسبووکە 2000 فرێندت هەبێ لانی کەم هەفتەی جارێک تەماشانەکەی بزانی ئەم فرێند چەند فرێند ئەوەی کە تا ئێستا من نەمێشتووە بگاتە 2000 و لە 2000 لە ئەکاونتیان لە لاپەڕە من تەنها ئەکاونتم ئەزانی مامۆستا هەردەوان فیلمێکم بینی باسی کەسێکیە کرد کە ئاڵوودەی تۆڕە کۆمەڵایەتیەکانە حتمما ئاڵوودەبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکانی کێکە لە بابەتە هەرە گرنگەکان بینەران و بیسەرانی بەڕێز لە داهاتوودا زیاتر شەنوکەوی ئەم بابەتە ئەەکەین بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لەو فیلمەیە بینیم کەسێکە کە سەردانی دکتۆری دەرونی ئەکا بلێ پرسیڵی چەند هاوڕێت هەیە لە ناو تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەڵێ 442 هاوڕێم هەیە بەڵام زۆر تەنیام بەبەستم ئەوەیە یعنی ئەوەیە جاترسم تۆش تەنیابی ڕەنگە بە جۆرێکی تر بەس مەبەستم لێرە ئەوەیە کە تۆ ئەم بازنەی پەیوەندیانت کە فراوانە بێ
ئەگەر بێت و تۆ دەستبەری بۆ چەند تۆڕێکی کۆمەڵایەتی لە هەمان کاتا گرفتت بۆ دروستە بێ بۆیە من ئێستا ئەوەی کە زۆرترین بەکارهێنانم بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان لە فەیسبوک و ئینستاگرامە ئینستاگرامم تایبەت کردووە بەو بابەتانەی کە دەربڕینی تایبەتی ژیانی خۆ من چکە ئینستاگرام لەبەرەوەی لەگەڵ پۆستابێ وێنەی لەگەڵابێ بەڵێ وەشتە پەبلیکەکان و ژیانی گشتیشم و فەزای کارکردنیشم پەیوەست کردو بە بەکارهێنانی فەیسبوکەوە حەزەکەم پێم بڵێ کە کاریگەری ئەم تەکنەلۆژیای مێتاڤێرس لە داهاتوودا چ کاریگەری لەسەر بەکارهێنەرانی ئینتەرنێتە بێ یاخود بە دیوێکی تردا مێتاکەی مارک زوگەربێرگ بەرەو چۆمانە بە ئەوەی کە من پێشبینیم هەیە بۆ داهاتوو یا با بڵێن دوای نەوەی دوای تۆڕە کۆمەڵایەتیەکان چی ڕوەدا ئێستا زۆربەی زۆری ئەو تەکنیکانی کە مارک زۆکەربێر پشتی پێ بەستێ و دیڤلۆپی با بڵێن تۆڕەکەی خۆی پێەکە پشبەستۆ بە تەکنەلۆژیای AI مەبەستم لای ئارتیفیشل ئینتەلیجنس یعنی زیرەکی دەستکرد ئەم زیرەکی دەستکردە وای کردووە کە زۆر بە ئاسانی بتوانێت هەستی مرۆڤەکان بناسێتەوە ڕێکۆگنایزی بکە و تەرجەمەی بکە بە شێوازێکی ئەلکترۆنی یعنی ئێستا من یەک ڕسمی خۆم و خۆت لە فەیسبوکە دابنێم یەکسەر فەیسبوک ئۆتۆماتیکی لەسەر فەیسی تۆ مێنشنەکە کاڵێ ئەمە سارایە لەبەرەوەی کە یەک جار من مێنشنی تۆم کردووە لە ڕسمێکە ئیتر ئەمە لە ناو داتابیسی AI فەیسبوکە خەز نەبێت هەر کاتێک تۆ ئەم شتت کرد کاراسانیت بۆەکە لە بەرامبەر ئەوەیە تۆ تەماشاکەی ئەگەر یەک جار سێرچت کرد بێ مەسەلەن بۆ دکتۆرێکی با بڵێن فەقەرات بەردەوام هەموو ئەو دکتۆرانەی کە لەو پسپۆڕیە کارەکەن بۆ خۆیان دێتە سەر تایملاینەکەی تۆ ئەیان بینی کەواتە ئەمە چیمان پێڵێ ئەمە ئەوەمان پێڵێ لە با بڵێن نەوەی دوای تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەوەی کە لە پلان و استراتیژەتی مارک زۆکەربێرگایە بۆ مێتا ئیشی لەسەر زۆگەربێرگنا مێتانە بەڵکو بەشێکی تری لە کۆمپانیاکانی بواری پەیوەندیکردن و تەکنەلۆژیا هەمان پلانیان هەیە لە سەرەتا باسم کرد گۆگڵ ئەپڵ ئەگەر چی ویست و خواستیشیان لەسەری نەبێ بەڵام جەنابەت دەزانی دوجار بازاری کێبڕکێ هەیە لە نێوان ئەم کۆمپانیا زەبەلاحانە بۆ ئەوەی بەجێ نەمێنن هەمیشە لەو کێبڕکەیە بمێننەوە ناچارن ئەگەر ناچاریش بێ استراتیجیەتی ئەم مێتاڤێرسە تەطبیق بکەن مارک زوگەربێرگی یەکێکە لە دەوڵەمەندەکانی جیهان ئێستا بەهۆی چەند کێشەیەکی تەکنیکی کە لە ماوەکانی ڕابردوو لە فەیسبوک ها دروست بوو هاتۆتە پلەی حوتەم جاران 4 و 5 بوو مارک زوگەربێرگ ملیارەها دۆلاری داناوە مامۆستا هەردەوان لە پلانی شیاهەیە لە داهاتوودا 10,000 کارمەند دابین بکە بۆ ئەوەی بە تەواوەتی فەیسبوک بخاتە ناو جیهانی مێتاڤێرسەوە جابن هەر نمونێکی زۆر سادە باسەکەم بۆی کە بیکەمە پاڵپشت بۆ بۆچوونەکەم کە ئەڵێم فەیسبوک و مێتا لە پێشینەی ئەو کۆمپانیانەی کە ئەتوانن پێشڕەوی بکەن لەم بابەتەیە تەماشاکی گوگڵ چەند ساڵە بەو کۆمپانیا زەبەلاحی خۆیەوە کە کار لەسەر گوگڵ ترانسلیشن و وەرگێڕانی ڕاستە و خۆ ئەکات نەیتوانی هاوشێوەی فەیسبوک ترانزیشنێکی خێرا و دروست ئامادە بکە ئێستا ئەگەر سەرنجت دابێت لە فەیسبوکە هەر کۆمنتێک بە هەر زمانێکی دنیا نووسرابێ لە بنەوەستی ترانسلیشن هەیە یەکسەر ئەتوانی ڕاستە و خۆ لە کوردی بۆ ئینگلیزی لە ئینگلیزی بۆ کوردی لە کوردی بۆ عەربی لە عەربی یعنی بە تەواوەتی تۆ هەموو زمانەکان تیا ئێستا من هاوڕێم هەیە کۆمنتم بە ئەڵمانی بۆ نووسێ یەکسەر یەک ترانسلیت لێم ئەبێتە کوردی ینی بە کورتیەکەی خزمەتگوزارەکانی فول کردو زۆر خێرا ئەم بابەتانەکە تۆ لە کاتێکا تۆ تەماشاکی گەورەترین کێشەی گوگڵ بۆی کە ترانسلیشن دابنێن تۆ زمانێکی ستانداردی کوردی نییە کەچی گۆگڵ پێی نەکرا کەچی فەیسبوک ئەم بابەتی هەل کردووە یعنی یەکێک لەو گرفتانەی کە پێشتر هەبوو خەڵگە چون کۆمنتیانە نووسی بۆ کەسایەتیە بەناوبانگەکان لەبەرەوەی کە نەسەتێت بەناوبانگەکان ئەو زمانە تێ ناگەیشتن بەڵام ێساڵم ئاگاداری خۆتان بن هەموو زمانێک ترانسلیشنی هەیە هەر شتێگە نووسی ئەو کەسە کە یەکسەر ئەتوانێت بۆ خۆی بە کلیکردن لەسەر ترانسلیشن ببینێت من ناچارم کە کەت بکەم لەبەرەوەی گفتوگۆکردن لەگەڵ جەنابەت سەبارەت بەو هەک بە پڕزانیاریە بە پێزەی هەتە بۆی فریای هەندێک پرسیاری تر بکەوم ئەڕۆمە لای بابەتێکی تر هەر پرسیارێکی تر سەبارەت بە هەمان تەوەر باس لەوە دەکرێت و کراوە پێشتر ئەو کاتی کە تەکنەلۆژیا گەشەی کردوتیان یەکێک لەو زاناکانی بواری پەیوەندی مارشال ماکلۆهان
ئەوە زۆر مامۆستامان هەیە زۆر حەز بە ناوهێنانی ئەم پسپۆڕی بواری پەیوەندیەکە تیۆری حتمی تەکنۆلۆژی بەڵێ وای کرد کە جیهان بێتە گوندێکی بچووک ئەم قسەیە کۆن بوو ئەمە بۆ 60ەکان و تا ڕادێک هەفتاکان ڕاست بوو لە ئێستا دوای وتیان جیهان بووە ئەم شاشەی کە مێشک و زهن و بینەران بیسەران بەڕاستی ئەم مۆبایل و سمارتفۆنان و ئامێرە زیرەکانەی کە دەتوانین بڵین یەکەم ئەو کەسەی کە قازانجی سەرەکی ئەکا خاوەنی کۆمپانیاکان و تۆڕەکانن ئەو جا بەکارهێنەران بە شێوازی جیاواز بەڵام ئەم مۆبایلە کە وای لێ هات جیهان لەم شاشەیەوە ببینی بەڵام مێتاڤێرس ئەم قسەیشی گۆڕی ئەمە جگەلەوەی کۆمەڵێک دەستەواژەی تر بەکارەها و شۆڕشی تەقینەوەی زانیاریەکان و وەرچەرخانی ئابووری و پەیوەندی و مەرجی ئامرازەکانی تری میدیا و ما بعد المعلومات و دوای زانیاریەکان و بەڵام ئێستا چەمکێکی تازەی هێناوەتە ئاراوە وەکو زمانی هەولێری شێوەزاری با بڵین هەولێر ئەڵێ هێناوەتە گۆڕێ ئەویش چییە ئەڵێ مێتاڤێرس وا ئەکات بڵین لە سەروتر لە جیهان تۆ تا چەند لەگەڵ ئەمەیایی خۆی وەکوت لە پرسیارەکەشتا ڕوونت کردەوە پێشتر زۆر گرە و لەسەر ئەو بابەتە ئەکرا ئیتر ئەوە کە یەکەم با بڵێن ئامرازی میدیا کە ڕۆژنامە بوو بەکار هات دوایە کە رادیۆ سەری هەڵدایتر وتیانەوە ڕۆژنامە کۆتایی پێهاتوو رادیۆ بەتەواتی جێپی ڕۆژنامە لەقەکە دوایی کە تەلەڤیزیۆن پیا بوو وتیانەوە ئیتر رادیۆ و ڕۆژنامە بارەگا بپێچنەوە و دایخەن و کۆتایی پێات و تەلەڤیزیۆن هەمووی کۆ دوایە کە شۆڕشی تەکنۆلۆژیا و ئینتەرنێت هادووتیانەوەی تر ئینتەرنێت تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و رادیۆ هەمووی قوتەدا بەڵام لە ڕاستیە هەموو ئەم پێشکەوتنە یەک لە دواییەکانە ئەو ڕاستیەمان پێ ئەڵێ کە ئەم ئامرازانەی میدیا بە تێپەڕبوونی کات و بە پێشکەوتنیان بە تێگەیشتنی من پەیوەندیەکی تەواوکاری لە نێوانیانە هەیە نەک پەیوەندیەکی یەکتر سڕینەوە و یەکتر لابردن یعنی تۆ هەر بە نمونە تەماشا بکە ئێستا ئەم بەرنامەی کە من لەگەڵ جەناب تا پێشکەشیەکەین لە رادیۆیەکەوە پێشکەشیەکەین بەڵام ئەم رادیۆ چییە وابەستە کراوە بە تۆڕێکی کۆمەڵایەتیوە کەواتە سەیرەکەی ئەمانە تەواوکەری نبینی خۆم سێری خۆمەکەم مۆبایلەکەم پێ جا بۆیە پەیوەندیەکان پەیوەندیەکی تەواوکاریە من لەگەڵ ئەو بۆچوونەیە نیم کە بەشێک لە پسپۆرانی میدیا بەداخەوە پیان وایە کە ئیتر مەرجی ڕۆژنامە و رادیۆوانە کۆتایی پیاتەوە نەخێر بە دڵنیاییەوە چەند کۆمەلگا بەرەو پێشتر بچێت ئەم ئامرازانەی میدیا پێگە و بەهای خۆیان لەدەست نایەن بەڵکو و پێگە و بەهایان فۆرمێکی تر وەرەگرێ یعنی ئیسا پێشتر رادیۆ بەو شێوازە پەخشەکرا ئێستا فۆرمێکی تری وەرگرتووە کە وابەستە بووە لەگەڵ تۆڕی کۆمەڵایەتیە یەکێک ئەو طبعا میدیای نوێ کۆمەڵێک دەستەواژەی بۆ بەکار هاتووە بەڵام هەمووی دوجار یەک جۆر پەیامیان هەیە یەکێک لەو دەستەواژانە دیجیتال میدیایە ئێستا رادیۆ چۆتە قالبی دیجیتالیەوە تەلەڤیزیۆن چۆتە قالبی دیجیتالیەوە هەروەها میدیای کارلێکمان هەیە هەروەها میدیای هاوڵاتیمان من ویستم ئەوە بڵێم یعنی ئەم میدیا نوێیە بۆ ئەوە نەهاتووانە بسڕێتەوە هاتووە گۆڕانکاریەکی بەسەر فۆرمێشەکە کردووە یعنی دوجار رادیۆکە وەرکو خۆیمە بۆیە ما بعد الفيسبوك یان با بڵێن ئەوەی کە ئەو ترێت جیهانێکی سەروتر لەوەی کە ئێستا دێتە پێشەوە هەر ئەوەی لەگەڵ ئەو بۆ بەدڵنیایەوە هەر ئەوەیە کە ئێمە فۆرمێکی تری مەسەلەن میدیا دروستە بێ کە ئێمە بیرمان لێ نەکردێتەوە حەزەکەم پرسیارێکی زۆر گرنگت لێ بکەم لە کۆتە وێستگەی تەوەری ئەم ڕۆماندا ئەویش ئەوەیە مامۆستا هەردەوان ئێمە تاوەکو ئێستا بەفیعلی بیرۆکەیە ئەمە بیرۆکەیە هیچ نمونەیەکی زیندومان لە جیهانی مێتاڤێرس نییە با بیسەران و بینەرانش گویان لەمە بێت ئەوەی کە هەیە نمونەیە گزارشتە لە مێتاڤێرس دەتوانین بڵین یاریەکانە گەیمینەکانە کە هەر خۆی بەرنمەیەکمان هەیە لە رادیۆی کوردستان 24 تەکنەلۆژیایە لەگەڵ ژیر لێوە زیاتر باسی ئەکا بەڵام ئەم بیرۆکەیە ئەچێتە ئەمری واقعەوە یاخود بە دیوێکی ترا ئەتوانین بڵین چۆن لە داهاتوودا دەبینە بەشێک لە جیهانی مێتاڤێرس یان با بڵین مێتا بەرەو کۆمانە بە ئەوەی کە من پێشبینیەکەم بەشێکی زۆر با بڵێن لە دایمێنشنەکانی هەستی مرۆڤ تێکەڵ بە مێتا ئاکرێ و پێشتریش ئەم ئەزمونە کراوە لە مەجای سینەما و ڤیددیۆە و تایبەتیش لە ڤیددیۆ گەیمە چونکە بۆ یەکەم جار کە تەکنەلۆژیای سێڕەهەندی 3 دایمێنشن پێیا بۆی کە بەڕێزیشت باسی چاویلکەی ڤیارت کرد
بۆ خەڵک بەڕاستی تۆزێک قورس بووە پێش یەکەم جاریشکە ئەو زۆر فلیمانە بەرهەم هات یەک ناوبڕی بچووک بەس لەسەر بابەتەکەی خۆت بمێنیتەوە باسی فیلمەکانت کردوتت نمونەن بەڕاستی من بیرم چوو دەستە خۆش بێ جا هەر خۆی یەکێکی تر لە ئامانجەکانی مێتاڤێرس چییە ئەو دیمەنە زانستی خەیاڵیانەی کە لە فیلمەکانە هەیە ئیتر دەکرێتەوە بواری جێبەجێکردنەوە لە ژیانی واقعی ینی قسەکەی جەنابەت من دووبار هەرڵێم جیهانی خەیاڵی نییە خەیاڵیەکی ڕاستیە چونکە ئیسا پشتڕاستی بۆ چوونەکەمەکەم بۆچی ئەڵم خەیاڵێکی ڕاستیە لە سەرەتایە کە فلیمی سێڕەهەندی بەرهەم هات و دواییش بوو بە فلیمی چوارڕەهەندی و پێنجڕەهەندی و هەتاوەکو من بۆ خۆمەوەی کە بینیومە لە یەکێک لە سینەماکانی ئەوروپا فلیمی حەوتڕەهەندیم بینیوە کە بە فعلی حەوت بەس مارک زوگەربێکیش هەمان ڕایتۆ هەمان شێوە ئەڵێ جیهانێکی وەهمی ئەوەش ڕوونکەینە بۆ بیسەران مەبەستمان چییە کە ئەڵێن سێڕەهەندی یان دووڕەهەندی یان چوارڕەهەندی ئەوانە مەبەست لەم ڕەهەندانە کە دانراوە طبعاً وێنەی دووڕەهەندی بریتە لە وێنەیەکی فۆتۆ یا ڤیددیو کە من و تۆ یەکسەر ڕاستە خۆی بینین بەڵام وێنەی 3D ئەوەی کە لە چاویلکەی VR پیشانیە ئەوەیە بۆعدی قۆڵیشە بینی یعنی مەسەلەن تۆ بە مجەسەمیە بینری لە هەموو لاکانەوە هەست پێکراوە بۆعدی چوارم کاڵی فلیمێکی 4D یان با بڵێن 5D یان 6D یان 7D ئەوەیە هەرێکێک لەمانە هەستێک زیاد دەبێت مەسەلەن بۆ نمونە هەستی کەش و هەوا ڕەهەندێکە بۆ نمونە هەستی جوڵە و لەرینەوە ڕەهەندێکە بۆ نمونە هەستی با بڵێن تەڕبوون یا مەسەلەن چیتە شوێنێکەوە بارانە بارەیان بەفرە بارێ ئەو هەمان هەست بکەی ئەوەش ڕەهەندێکی ترە جا لە سەرەتایە کە ئەم فیلمانە بەرهەم هات لە فیلمی یەکچارەکی زیاتر بەرهەمیان نەهێنا لەبەرچی لەبەر ئەوەی کەوا ئەوەندە لە ڕاستیەوە نزیک بوون خەڵک تەحملی ناکرد یعنی مەسەلەن بۆ نمونە کاتێکە تۆ لە فیلمێکە دەینەسوورێک بەرەو ڕووتە هات یعنی هەمان ئەو ترسە و بۆ لە دڵ تا دروستە بوو ئەو دڵە خوڕپێت بۆ دروستە بوو ئەگەر دەینەسوورێ بەڕاستی هەستم بۆ دروست بوو بەڕاستی کاتێک تەماشای یەکێک لە فیلمەکانمە کرد بە 3 دایمەنشن جا ئەگەر ئەوە 3 دایمەنشن بۆ تۆ ترسەتە بوو ئەگەر 4 دایمەنشن و 5 و 7 بێت مەسەلەن بۆ نمونە کە لە قیتارێکەوە ئەکەویتە خوارەوە ڕێک تۆ حادیسەیەکی سیارە چۆن بکەی هەمان هەستەکەی بۆیە من پێم وایە ئیتر مێتا هەنگاو بەرەو ئەمە ئەنێ هەنگاوەنێ کە هەر هەمومان بخاتە ناو جیهانێکی دیجیتاڵیەوە کە بە فعلی ئەو هەستەی کە لە ژیانی ڕاستەقینەی ڕۆژانەمانە هەستی پێکەین و درکی پێکەین لە ناو تۆڕەکانی مێتا لە داهاتووە هەمان هەست و هەمان ئەحساسمان پێدا بەڵێ دوجار ئەتوانین بڵین کە مێتاڤێرس وەشانێکی گرنگی بواری ئینتەرنێتە زیاتر کار لەسەر ئەوە ناکە ئێمە زۆرترین وەختەکانمان لەسەر ئینتەرنێت بەسەربەری من پێم وایە کار لەسەر ئەوە کە کاتێکی گونجاو دروست بکەین کە چۆن بەباشی بەڕێوەی بەرین من پێم وایە شێوازێکی ژیانی تازەمان بۆ دروستەکە لایفستایلێکی نۆمان بۆ دروستەکە کە ئەسڵەن ئێمە بیرمان لێ نەکردووە سود لەو کاتانە وەرگریت کە لە ناو مێتاڤێرس بتوانێت وا بکە من لە ماڵەوە دەرسی خۆم شەرحکەم قوتابیەکان لە زانکۆ ئاگان لێ بێت سوشیال میدیا ئەتوانین بڵین ئاقارێکی پێچەوانەی هەبوو زۆربەی کاتەکانت بە کوشتن ینی کات کوشتن کاتێکی زۆرت ئەڕۆی بەبێەوەی دەستکەوتێکی زۆرت هەبێ ئەمە پێچەوانەکەی ڕوئەدات لە ناو فەزای یاخود تەکنەلۆژیای مێتاڤێرسە من پێم وایە ئەم پرۆژەی مێتاڤێرس لە داهاتووە هەموو ئەو گریمانە و گرەوانە پوچەڵەکاتەوە کە پێشتریانوت بەکارێنانی فەیسبوک کات کوشتنە و کات بە فیڕۆدانە ئەوی دێت لایفستایلێکی نوێمان پێ ئەبەخشێ کە مرۆڤەکان بە شێوازێکی تر چێژ لە ژیان وەرەگرێ و ئینجۆیەکە و لەوانەیە هەر لە ماڵی خۆشیە بێت و گۆڕانکاری ژیان ئەبێتە ئۆنلاین زۆر سپاس دەکەین دووبارە بەخێر هاتن دەکەین بەڕاستی سپاسی ئەو هەک بە پرزانیاریەت دەکەین بینەران و بیسەرانی رادیۆی کوردستان 24 و سوشیال میدیای کوردستان 24 خۆشحاڵ بووین کە لەگەڵمان بوون و بەردەوامە بین لەگەڵتان هەموو سێشەمانێک کاتژمێر 5 ئێوارە بە تەوەری جیاواز و بە بابەتی جیاواز بە هەموو ئەو لێکەوتانەی کە دوجار کاریگەریان لەسەر ئێمە هەیە بە ئاسوودەیتان ئەسپێرین و خواتان لەگەڵ هەر شاد بن.